دەستگای روانگە بە هاوبەشیەک لەگەڵ رێكخراوی کۆسۆڤ کە رێكخراوێکی ئیتالیا هەستان بەڕێگەاندنی پرۆژەیەک کە بریتیە لە فەندکردنی چەند پرۆژەیەکی بزنس کە پەیوەندێبی بە بواری میدیاوە. پرۆژەکە لە چەند قۆناغێک پێک هاتووە. سەرەتا قۆناغی یەکەم بریتی بوو لە بانک هێشتکردن بۆ بیرۆکەی کار و بازرگانی لە نێوان خەڵک. ئێمە نزیکەی 161 پرۆژە و بیرۆکەی کار و بازرگانیمان کۆکردەوە. باشترین دە بیرۆکە بە پێی چەند پێوەرێک هەڵبژێردرانە. ئەو دە پرۆژەیە خاوەنەکانیان لە پرۆگرامێکی توانەسازی بەشدارن کە بریتی دەبێت لە باسکردن لە لایەنی بزنس و چۆنێتی ئیدارەکردنی بزنس هەروەها بە بازارکردن بۆ کارەکەیان. دوای ئەوە لیژنەی هەڵسەنگاندن دووبارە خاوەنی دە پرۆژەکە و بیرۆکەکانیان هەڵدەسەنجێنێت. دوای ئەوە 4 دانە هەڵدەبژێردرێن لەو بیرۆکانە و هەریەکەیان بە بڕی بەلایەنی زۆرەوە 15,000 یۆرۆ فەند دەکرێن. دواتر دەستگای روانگە وەکو ڕۆڵێکی چاودێر و ڕۆڵێکی پاڵپشتی هەروەها لایەنی ئیستیشاری لەگەڵیان بەردەوام دەبێت. ئامانجی پرۆژەکەی ئێمە ئەوەیە کە بتوانین لە هەرێمی کوردستانە چەند پرۆژەیەک هاوکاریان بکەین بۆی دەست بکەن بە بزنسی خۆیان لە بواری میدیادا. هەر بۆ ئەمەش بڕیارماندا کەوا خولێکی ڕاهێنانیان بۆ بکەینەوە بۆ ماوەی 10 ڕۆژ لە ژێر ناونیشانی چۆنێتی دەستپێکردن یاخود گەشەپێدانی پرۆژەی بچووک. ئامانج لەم خولە ئەوەیە کە بتوانین ئەم دەخاوەن بیرۆکەیە ئاشنا بکەین بە چۆنێتی دەستپێکردن بە پرۆژە و چۆنێتی تێگەیشتن لە بازاردا و لەمەش گرنگتر چۆنێتی بەڕێوەبردنی باری دارایی پرۆژەکانیان. پرۆژە من کتێبە دەنگی بوو یانجی ئۆدیۆ بوک کو کتێبە تێتا چێکردن شێوەیە دەنگی زۆر خۆشحاڵ بووم وەڵا تشتێکی گەلێک باش بوو من زانی ئەو پرۆژە من هەیە ئەو هزرا من ئینایە دەرڤە گەلێکیا پێشکەتی بوو و فایدەی گەهینتە خەڵکێکی ماڵ. من پرۆژەکەم کۆمپانیاکی پرۆدەکشنی کۆمەڵایەتیە تایبەتە بە هۆشارکردنەوەی کۆمەڵگا لە ڕێگەی ڤیدیۆ و چەند بڵێ بەرهەمێکی کە
تایبەت بێ بۆی کە کۆمەلگا هۆشیار کاتەوە ئەو فەندە زەرور بوو کە بۆ پرۆژێکی وەکو ئەوی من لەبەر ئەوەی تقریبا زۆربەی پرۆدەکشنەکان ئیش ناکەن لەسەر کۆمەلگا بۆ زیاتر بۆ داهات ئیشەکەن بۆیە پرۆژەکەم پێم وایە گرنگ بێ بۆ کۆمەلگا من بۆ یەکەمی ئیشمەکرد نەک بۆ ئەوەی کە لە 4 کەسەکە بوو واش بوو ئەمڕۆ ئیمزامان کرد ئیتر دووسێ ڕۆژی تر بە پارەکە شتەکە تەرتیب بێ و دەست پێکەین ئینشاڵڵا زۆر سپاس دەستان خۆش بێت خواحافیز ئاخوربە پروژه من دلیل اطباء بوم دايركتوري فور دكتورز بوم او دلیل الکترونی بو ويب سايت بوم دكتور خلق كردستاني او دكتور كردستاني ودكتور عراقي او شارع عراقي مقام قريب ل 2013 مقام قريب وجو ويب سايت يعني داتا بو خلقي بو عالم داخل بي بس بقرا تشين دكتور هيا معلوماته فول انفورميشن ميديكال سنتر حمول مداخل قريب تقريبا 4 سال ما بكار اني مديت زوربي خلق بموبايل كارين تقريبا صدا نوت دو مداواي فانكر بو موضوع انه تطبيق دروز بكن اندرويد وابل بو او معلومات حمو بردست به نا اونلاين بس بردست جب من ناوم زانا محمود احمد یەکێک لە براوەکانی روانگە کۆسۆڤم کە بەرنامەکەی من یان پرۆژەکەی من ناوی سوشیال میدیا مانجمنت سیستەمە لە ڕێی ئەم سیستەمەوە بۆ ئەتوانین چەندەها کۆمپانیا سوشیال میدیا چەندەها کۆمپانیا مانج بکەین بەکاری بێنین ئۆرگەنایزیان بکەین و ئەم خزمەت گوزاریانە بۆ کۆمپانیانە بەکاربێنین کە بجەیەکی کەمیان هەیە بۆ سوشیال میدیا ئێمەش بتوانین یارمەتیان بدەین لە چۆنێتی بەڕێوەبردنی پیجەکانیان لەسەر فەیسبوک و ئینستاگرام و تویتەر بیرۆکەیەکی تازە و لە وڵاتانی دەرەوە زۆر بەکارهێنراوە بۆیە من وەکو گەنجێک حەزم کردم بیرۆکەی بێنمە هەرێمی کوردستان و خزمەتی ئەم کۆمپانیانی پێ بکەم کە لای هەرێمی کوردستان هەیە